بەردەوام راپۆرتە وەرزیەکانی دامەزراوە دارایە نێودەوڵەتیەکان بە تایبەتی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی جیهانی لەبارەی دۆخی ئابووری دژواری عێراق و لوبنانەوە ئاماژەی تایبەتیان تێدایە. ئەو راپۆرتانە لە شێوەی بەدواداچوونی گرفتەکان و پێداچوونەوەیانە، زۆر جاریش وەکو پرۆگرامی جەخت لێکرا و ڕێوشوێنی تایبەت دەسەپێنن بەسەر ئەو وڵاتانەدا کە پێویستە بیگرنە بەر. عێراق و لوبنان ساڵانێکە سیاسەتی ئەو ناوەندە داراییە جیهانیانە جێبەجێ دەکەن، کەچی هۆکاری سەرەکی زیاتر خراپبوونی دۆخی ئابووری ئەو دوو وڵاتە و وڵاتە هاوشێوەکانیان گرتنەبەری ئەو سیاسەتانەیە. پرسیارەکە لێرەدایە، ئایا ئەو قەرزانەی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی جیهانی چۆن بوونەتە هۆکاری زیاتر خراپبوونی دۆخی ئابووری وڵات و قورستربوونی بژێوی هاوڵاتیان؟ لە کاتی شرۆڤی قەیران ئابووریەکانی عێراق و لوبناندا ئەوەی لە ڕیزبەندی یەکەمدا دەردەکەوێت ئەو قەرزانەیە کە کەوتونەتە سەر ئابووری وڵات، ئەو قەرزانەش دەبنە قەیرانی سەرەکی و چەندین لقیتری لێ دەبێتەوە، بەو مانایی کە قەرز هەمیشە دەبێتە هۆکاری گوشینی بودجە لە پێناوی ڕێخستنی دانەوەی قەرزە کەڵەکەبووەکان. ئەمەش ڕاستە و خۆکار دەکاتە سەر پرۆژەکانی دەوڵەت و بژێوی هاوڵاتیان. پەیوەندیەکانی عێراق و سندوقی دراوی نێودەوڵەتی تازە نین، بەڵام بە جەختکردنەوە لە سەردەمی نوێ دەردەکەوێت لە ساڵی 2010دا سندوقی دراوی نێودەوڵەتی بڕیاریدا بە پێدانی 30 ملیار و 600 ملیۆن دۆلار. هەروەها لە تەمووزی 2015دا 1 ملیار و 240 ملیۆن قەرزی دایە ئەم وڵاتە. لە ناوەڕاستی ساڵی 2016دا ئەنجومەنی ڕاپەڕاندنی سندوقەکە 5 ملیار و 240 ملیۆن دۆلاری تری وەکو قەرز دایەوە بە عێراق، بەو مەرجەی لە ماوەی 3 ساڵدا 13 لە چین و توێژەکان بگرێتەوە. تا حوزەیرانی 2019 کۆی قەرزەکان گەیشتنە 10 ملیار و 180 ملیۆن دۆلار. سەرەڕای باسکردنی قەرزەکانی عێراق کە سندوقی دراوی نێودەوڵەتی پشکی گەورەی تێدایە، بە پێی راپۆرتێکی ئەنجومەنی نوێنەران قەرزەکانی عێراق گەیشتونەتە 125 ملیار دۆلار کە لە ساڵی 2014دا بڕەکەی 75 ملیار و 200 ملیۆن بووە. لە ساڵی 2015دا گەیشتووەتە 98 ملیار و لە ساڵی 2017دا گەیشتووەتە 122 ملیار و 900 ملیۆن دۆلار. ئەزموونی قەرز وەرگرتن لە بانکە جیهانیەکان ئەو ڕاستیەمان پێ دەڵێت کاتێک ڕای ئەو وڵاتانی بە مەرج و قەرزەکانی ئەو بانکە ڕازی بوون، دوجار نە پێشکەوتن و گەشەی ئابووریان بە خۆیانەوە دیوە و نەتوانیویانە شانیان لە ژێرباری ئەو قەرزانە ڕزگار بکەن. عێراق و لوبنانیش دوو نمونەی زەقی ئەو حاڵەتە جیهانیان. ئەمەش پاکانە نییە بۆ ناشەفافی و تاڵانچێتی بەرپرسانی 2003 بەدواوە کە راپۆرتەکەی باڵیۆزخانەی ئەمریکا لە 2014دا تۆمەتباری کردن بە دزین و برنەدەرەوەی 600 ملیار دۆلار لە ماوەی تەنیا 10 ساڵدا.